سەبارەت بەو پەیوەندیە تەلەفۆنیەی نێوان سەرۆکوەزیران مەسرور بارزانی و وەزیری دەرەوەی ئەمریکا کە کاردانەوەی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش لێکەوتۆتەوە دەمانەوێت هەندێک قسە و پرسیزیاتر لەگەڵ میوانەکەمان بکەین. میوانمان هەیە، میوانەکەمان دەیڤد پاتێل توێژەر لە ناوەندی بێلفەر لە بۆستن لە ئەمریکاوە لەگەڵماندایە. بەڕێز پاتێل، سلااوتان لێبێ، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. دەمەوێت بزانم خوێندنەوەتان بۆ ئەو پەیوەندیە تەلەفۆنەی نێوان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەم کاتەدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتووە چییە؟ وەکو چاودێرێکی سیاسیش ئەو پەیوەندیە تەلەفۆنیە بە مێژوویی ناو دەبات. وردەکاری لەوانەیە وردەکاریەکەی ئەو بێت کە وەزارەتی دەرەوە ئاشکرای کردووە یاخود حکوومەتی هەرێم باسی کردووە، تەنها ڕاگەندراوێک دانراوە ئەوەی کە باس کراوە چەند سەرقەڵەمێکە ئەوەیە کە ئەمریکا پاڵپشتی کردنەوەی بۆری نەوتی عێراق تورکیا دەکات و تا ناردەی نەوتی هەرێمی کوردستان. ئەمە بەلای منەوە سەرنجڕاکێش بوو. زۆر باشە. بڕێز پاتێل، بەواتە بۆچی هەردوو لە گرنگی بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەدەن؟ بۆچی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هەم بۆ ئەمریکا هەم بۆ جیهان گرنگە؟ من پێم وانە ئەمریکا و ئیدارەی ترامپ زیاتر مەبەستی لە عێراق و کورد بێ کاتێککە ئەم ڕاگەندراوە هەیە، بەڵام پێم وابێ حکوومەتی ئەمریکا زیاتر باسی مەبەستی ئێران و چینە. ئیدارەی چین وا بیرەکاتەوە کردنەوەی ئەم بۆریە وا دەکات کە ئێران گوشاری بکەوێتە سەر، واتە قاچاقچێتی و لەوانەیە ئەو پارەی کە عێراق دەستی دەکەوێت ئەچێتەوە ئێران ئەمە ببڕدرێت کە عێراق ڕۆڵێکی خراپ دەگێڕێ. لەلایەکی دیکەوە بەرژەوەندی چین لێدرێ لە ناوچەکە، بەڵام من دەزانم کە ئەمە بابەتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت کە ئەم نەوتە دەست پێ بکاتەوە بەردەوام لە دانوسانە لەگەڵ بەغدا و ئەمریکا قسەی تێدا کردووە، تورکیا قسەی تێدا کردووە، بەڵام زیاتر ئەمە بابەتێکە ڕاستە لە بەرژەوەندی کوردە، بەڵام بە هەمان شێوە لە بەرژەوەندی ئەمریکاشە. زۆر باشە، بەڵام بەڕێز پاتێل، هەم کوردستان ئامادەیە کە ئەم نەوتە هەناردە بکرێتەوە، ئەوەی ڕێگرە لێی تەنها عێراقە. پێدوانیە ئەمە کاردانەوەی ئەمریکای بەدوادا دێت لەبەرەوەی عێراق ڕێگرە لە هەناردەکردنەوەی ئەو نەوتە؟ زۆر بابەتی ئاڵۆز هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ. هیوادارم ئەم بابەتە چارەسەر بکرێ. نەوت یەکێکی لەوانەیە. من پێڵێم ئەمە براوە کورد براوەیە، تورکیا براوەیە، عێراق براوەیە، بازاڕی نەوتی جیهان و ئەمریکا براوەیە. هیوادارم ئەمە دەست پێ بکاتەوە و هیوادارم بگەنە ڕێکەوتنێک بە زووی. ئەمە دوجار پەیوەندی بە نێوان حکوومەتی هەرێم و بەغداوە هەیە. بە تێڕوانینی ئەمریکا شتێکی دیکە هەیە کە با بڵێن دانوسانی ئەمریکا ئێرانە. ئەمریکا پێی وایە دەتوانێت لەمەشەوە ڕۆڵی خۆی بگۆڕێت، دەستێوەردان بکە یاخود گوشار بکە لە بەغدا. من پێم وایە لە تێڕوانینی ئیدارەی ترامپەوە ئەوەیە کە پێم وتی گوشار بخاتە سەر ئێران ئێستا بێ بۆ 2 مانگی داهاتوو، بۆیە دەیەوێت کە ڕێکەوتنێک لەگەڵ ئێران بکات. ئەمە تێڕوانینی گشتی ئەمریکایە لە ناوچەکە و ئەم هاوکاریەش واتە ئەم نێوەندگیری نێوان بەغدا و هەرێمی کوردستانی لەو چوارچێوەیە. زۆر باشە. بەڕێز پاتێل، وەزیری دەرەوەی ئەمریکا هەرێمی کوردستان بە هەرێمێکی ئارام بۆ پێکەوەژیانی نەتەوەیی و ئاینیەکان دادەنێ. هەروەها دەژڵێت هەرێمی کوردستان سەقامگیرە، سەقامگیریەکەشی گرنگە بۆ تەواوی ناوچەکە. ئێوە خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟
من پێم وابێ ئەمە ڕاستە ئەمە پێم وابێ ئەمە ئاماژەیەکی باشەکە ئیدارەی ترامپ ئەمە دەڵێ و کات هەیە واتە ئەم پەیوەندی تەلەفۆنی زۆر باشە ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی پێڵێن بۆیە ئیدارەی ترامپ ئەمە کاری لە پێشینەی بێ ئێستا تا ئێستا بابەتی کۆچبەری بابەتی باج بابەتی ئۆکرانیا بابەتی غەزە بابەتی ئێران و بابەتی ئەتۆمی ئەمە کاری لە پێشینەوەی ئەمریکایە بەڵام ئێستا ئەم پەیوەندە تەلەفۆنیە ئەمە هەرێمی کوردستان وەکو دوورگەیەکی ئارام سیر دەکرێت لە ناوچەکە ئیدارەی ئەمریکا پێزانینی بۆ هەمە هەیە و ئەمە ئەزانێن نادیدە نایگرێ بۆیە لە هەموو سیناریۆکانە کوردستان جێکراوەتەوە ئەگەر ڕێکەوتن کرا کوردستان پێگەی چێبێ ئەگەر ڕێکەوتن لەگەڵ ئێران نەکرا پێگەی هەرێمی کوردستان شونەمی کاریگەری و لێکەوتەکانی چیە بێ لەسەر هەرێمی کوردستان کاریگەری چیە بێت لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆیە ئەمریکا لە هەموو سیناریۆ جیاوازەکانە پێگەی هەرێمی کوردستانی پاراستۆ وە گرنگی پێداوە بۆیە ئەمە گرنگی هەرێمی کوردستان ئەسلمێنێ واتە گۆڕانکاریەکی زۆر ئەمە من دوورکەوتنەوە نییە بەڵکو بە پێچەوانەوە نزیککەوتنەوەیەکی زۆری ئیدارەی ترامپە و ئەمە پرەنسیپە لە ئیدارەی ترامپ پێم وایە بە هەندێک جیاوازترە لەوە لە ئیدارەکەی پێش زۆر باشە کەواتە بەڕێز پاتێل ئێوە پێتان وایە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان وەکو خۆشتان ئامادەتان پێدا پەیوەندێکی استراتیژیە و ڕوو لە گەشەکردنی زیاتر و فراوانتر ئەبێت من پێم وابێ دەرفەت هەیە بەڵام دەبێ هەندێک وریاش بین ئیدارەی ترامپ هەندێک جار پێشبێنی ناکرێ لە پێشتر من باسی پێشترەکەم پێشتر ئەم خوێندنەوەی ئێمە وا بووە سیاسەتی دەرەوەی هەندێک پێشبینی نەکراوە بووە بۆیە من هەندێک جار نیگەرانم کە مامەڵەکردن لەگەڵ ئیدارەی ترامپ لەوانەیە دەبێت زۆر بە وریاییەوە بێ هەندێک جار بینیومانە لە ڕابرتوش کە ئەمریکا تەنها چاوی لە بەرژەوەندی خۆی بووە ئەوە بڕیارێکی دا و هەندێک جار لە بەرژەوەندی کورت نەبووە هەمومانەوەمان لە بیرە بۆیە دەبێت ئەم جارە لەم ئیدارەیە ئەم کابینەیە بە شێوەیەکی ورد و بەرپێی خۆت ببینی ئەنجە هەنگاو بنی و بە وردی بە وریاییەوە قسەی لەگەڵ بکەین و هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر جوانی گەڕاوە لە سووریا ئەومان بیر نەچێ ئەمە شتێکی کەم نییە کە هەرێمی کوردستان لە باکووری کوردستان لە سووریا لە تورکیا لە کۆمەلگەی کوردی هاتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە سنتەر بۆتە داینەمۆیەک بۆ خستنە سەرپێی دۆزی کورد بۆ بەرگریکردن لە کورد بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە سووریا و تورکیا و لە زۆر باش بەڕێزە باتل لە بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا هاتووە کە دەڵێ ئەمریکا دەرفەتی وەبەرهێنان لە بواری بازرگانی و ئابووری زیاتر لە هەرێمی کوردستان دەکاتەوە جگە لە نەوت لە بوارەکانی تریشدا ئەمە پێمان ناڵێت کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا ڕووی لە گەشەکردنی زیاترە دەبینین وەکوتم دەرفەت هەیە بە بزای چووی ڕێدا ئیدارەی ترامپ ئەمەی وتووە بە ئاشکرا کراوەیە بەڵام هەندێک جار ئایا ئەمە کاری لە پێشینەیەتی یان نا ئەمە دەبێ وەڵام بدرێتەوە بۆیە وەک واسم کرد ئەولەوێتی دیکەی هەیە ئەمریکا بەڵام کوردیش گرنگە کوردستان گرنگە بۆ ئیدارەی ترامپ گرنگە وەکوتم بەڵام چاوی لە زیاتر لە سینە کردە دەرەوەی سین لە ناوچەکە ئێران و زۆر بابەتی دیکە و میلیشیاکانی عێراق و سووریا هەیە بۆیە ئەولەویەت هەن بۆیە دەبێت بزانین کە ئەولەوێتەکان چین و دەبێت بزانین چۆن بچینە پێشەوە ئەمە دەرفەتە وەکوتم دەرفەت هەیە بەڵام من پێم وان نییە کە شتێکی حازر هەبێ ئیدارەی ترامپ وایە ئەولەویەتی دیکەی هەیە و ئەولەتەکان دیکەی لە بەرچاوەگرێ زۆر باشە زۆر بەڕێز دەیڤد پاتێل توێژەر لە ناوەندی بێلفەر لە بۆستنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە